بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەیەکی تەندروستی و هاتووینەتەوە خزمەتتان. خۆشەویستان، ئەو بابەتەی کە بۆ ئەمڕۆ بۆ ئێوە عەزیزان ئامادەمان کردووە لەسەر خۆڵبارین و کاردانەوەی خۆڵبارین لەسەر مرۆڤ و تەندروستی مرۆڤ و ژینگەیە. بەڕاستی خۆڵبارین زمانی ئێمە توانین بڵین خۆڵبارین گەیگە ئاستێکی خەتەرناک و مەترسیدار کە لە 500 متر بەروژوور ئێمە نەتوانین چاک بیبینین، یانێ هەموو کاتێک لە هەر شوێنێکە کە هەوا جەریانی بێ لەوێ خۆڵ هەیە. بۆ نمونە ئەگەر لە ناو ماڵێکیشە کە درگا و پەنجەرەکانی بەسراوە، دوای یەک ڕۆژ دوو ڕۆژ ئەبینین لەسەر بازێ لەو شتانە خۆڵ جەمە بووەتەوە. بەڵام ئەوەی کە لەم باسە کە ئێمە گەرەکمانە بکەین ئەو خۆڵبارینەسە کە لە وەرزی بەهارە دەست پێکات، دوای ئەوە لە هاوین و پاییزیشە چەند جار سەر هەڵاتەوە. بۆ ئەوەی کە بچینە سەر بەحسەکەمان کە چه کاردانەوەیکی لەسەر تەندروستی ئەبێت و بێبات مقدمەیەک و پێشەکەی عەرزکەین. خۆڵبارین ئەوەی کە کوردستان ئەو شوێنە کەوتووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تقریبەن بەهۆی نزیکبوونیەوە بە سەحرایەکی زۆر گەورە لە ئافریقا کە بە گەورەترین سەحرای دنیا هەژمارە کردێ، دەمێز کە چەندین سەدەس کە بەهۆی ئەو باو کە لە ئافریقا و هەڵەکات و ئەو خۆڵە تێرێت و چۆن منتەقەی کوردستانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر نزیکە بەوە زۆرتر بەریەکەوێ. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بەرچاوەکەین بە پای 30-40 ساڵ یا زیاتر لەمەوبەرە بە پای ئەو بەحسەی کە ئەکرگێ خۆڵبارین بووگە، ئەم خۆڵبارینە بەچاو ئەو کاتە زۆر زۆر خسترە و بووگەسە و زەخترە و بووگەسە و مشکلاتێک کە هەیەی ئەو مشکلاتە چەند بەرابەرەوە بووەتەوە. یەکێ لەو عامڵانە کە هاتووەتە بووتە هۆکار کە خۆڵبارین دیسانەوە سەر زۆر زۆر بەخەستی دیار بێ، ئەوەسە کە بەشێکی زۆر لە عێراق ئەو ئەرزانەی کە پێشتر کشاوەرزی بووگە وش بوون، بایر بوون و بوون بە زەوینی بیاوان بڵێن. ئەوە یەکی لەو عامڵگەرەسە کە ئەمڕۆکە ئەیبینین کە خۆڵبارین بە خەستیکی زۆرەوە لە کوردستان و لە بەشێکی زۆر کوردستان بەبەست هەر کوردستان لە بەشی ئێرانەکەی نییە، لە عێراق و لە تورکیە و حتا لە سووریەشە هەیە. ئەو سەحرای ئافریقا کە خۆی بەشە هەرە زۆرەکەی خۆڵی کە ئەبارێ بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە هەزاران کیلومتر ئەڕوا، حتا ئاسەوارەکانی تا ئامریکا، ئوروپا، جەنگەڵەکانی ئامازۆن، چین و هەزاران کیلومتر ئەولاتریش ئەڕوات. ئەوەیە کە بۆ بەهێزبوونی خۆڵەکەی کە هەڵەسێتەوە بە دوای بایکە کە هەڵەکە لە سەحرای ئافریقا، ئەبینین کە زۆرترین تەئسیری هەیە. ئەگەر لەم وێنەکە ئایسە ئێوە لە بەرچاوتانە هەیە، تقریبەن ئەو منتەقە کە بێژین کوردستانی تێکەوتووە بە شوێنێکی قاوەی ڕەنگێکی قاوەی ڕەنگ دیارە، ئەوە میزان زەختی ئەو شوێنانە نیشانات کە ڕەنگی قاوەیە کە ئەو خۆڵە کە لە سەحرای ئافریقا و هەڵەسێتەوە لەو شوێنانە زۆر زۆر بە خەستی و بەهێز دیارە، کە هەروەکە چاومان لێ کوردستان چە لە بەشی ئێران چە تورکیە و عێراقیش زۆرترین بەرکەوتووی ئەو خۆڵمەکە هاتوون. ئەوە هەروەکە ئەیبینین لە تا قاڕەی ئامریکا چووە و تا چینیش چووە. ئەلبەتە چۆن باسەکەی ئێمە لەسەر منتەقەکەی ئەو منتەقەکە خۆمانی تێئەژین ئەوەیە بۆ سەر چین و لەوێش خۆڵگەرێکی فەسڵی هەیە کە بەرەو کوڕی بڵێن کوڕی باشوور ئەڕوات، ئەو خۆڵە لە سەحرای مۆغولستانەوە هەڵەکات. ئەوە بەشی ئێمە نییە، دیارە تەئسیراتی زۆر زۆر کەمە کە ئەو خۆڵە بێت زۆرترین
بەشێکە خۆڵەکەوتێ هەمیشە لە لای ڕۆژهەڵات لە لای غەربۆ تێت بەرەو لای بڵێن بۆ کوردستان. مەسئلەی عێراقە لە مەسئلەی عێراق تقریبەن ئەمە 20 ساڵە کێشەی خۆڵبارین لە عێراقیش هاتووە دەبەرچاو. لە ساڵی 1990 بەدواوە چونکە حکوومەتێکی بەهێزی مرکزی لە عێراق نەما دراوسەکانیە باشترین فرسەتیان بە هەڵزانی کە دەست بگرن بەسەر ئەو ئاو سەرچاو ئاویانە کە تێ بۆ ناو عێراق کە لەو نسبەتە نسبەتی کەمی بەر ئێرانەکەوێت نسبەتێکی زۆر بەر تورکیاکەوێت بە شێوەی کە تورکیە تا 80% کنترۆڵی ئاوی دیجلۆ فەراتێک کە هات بۆ ناو خاکی عێراق و ئەو مەسیرە ئاهاتە خوار و کشاوەرزیکی وەسیع و بەربڵاو لەو شوێنە بوو ئەوانە وشکوگە دەرسەدێکیش کە بۆ ئێران داویانە کە بربەستی دروست کردووە لەبەرەو ئاوانە کە لە عێراق بۆ عێراقتێت 20%. بەڵام هۆکارێکی تریش ئەوە بوو کە پێش ئەو تەزعیفی حکوومەتە وتیان کە شەڕێکی 8 ساڵێش کردیا لە بین ئێران و عێراقا بە تایبەت لە منتەقەی فاوە کە هەم نزیکی سەر سنووری ئێرانە هەم نزیک سەر سنووری کوێیتە لە منتەقەی فاوە ئەو نەخڵگەرە زۆرترین بەریان نەخڵەکان لە بین چوون ئەو نەخڵگەریشە دۆختی لە بین چوو هەم عامڵێ بوو بۆ ئەوەی کە با بتوانێت بەڕاحەتی هاتوچوو کات عامڵێک نەبوو لە بەرگریکە لە هاتنی بە و ئەو خۆڵبارینەوە ئەو بیابانە کە ئەو بیابان زایەوە ئەڵێن کە دروستبوونی خاک ئەوێ بە بیابان زۆری کرد ئەوەیە کە لەم چەند ساڵی دواییشە کە شەڕگەر و ناکۆکیگەر داخڵی هات بەشی هەرە زۆری کشاوەرزی ئەو منتەقەی فاو کە منتەقەیەکی سەرسەوز بوو بەشێکی هەرە زۆری مەحسوڵاتی کشاوەرزی عێراق لەوێ تەمینە بوو بە کولی لە ناوچوو یعنی عێراقێک 80% مەحسوڵاتی کشاوەرزی لە دەرەوە تێرێ ئابۆ شێوە ئێمە ئەبینین کە ئەو وەزعیەت بیاوان لە عێراقە چه شێوەیەکە کە ئەوەیشە خۆی دانێنەوە عامڵگەرەسە کە ئیزافەی کردووە بە مل ئەوەی کە خۆڵبارینەکان لە منتەقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیای کردووە. یەکێ لەو عامڵگەرەیشە کە بووەتە عامڵێکە بە پای ساڵانی پێشوو لە کوردستاناتە خۆڵبارین بتوانێت بە هێزتر بێتە بەرچاو هێزتر و بە زەختێکی زۆرتر و بە خستێکی زۆرترەوە لە ناوچوونی جەنگەڵەکانە هەروە کە ئەزانین جەنگەڵ دوو عامڵە کە بۆ تەسویەی هەوا یەکی ئەوەی کە بەر بەو سرعەتی با ئەگرێت ئەو خێرایی با کە تێت جەنگەڵەکان ئەو خێراییە تێکەشکێنن دووەمیش ئەوەسە کە زەڕاتێکە لە ناو هەوا هەیە ئەو زەڕاتە ئەگرێت. ئێمە لە منتەقەی زاگرۆسە لەم ساڵانە شاهدی ئەوەین کە جەنگەڵەکان یا ئەسووتێ یا لە ناو ئەچێ ئەوە خۆیشی یەکێ لەو عامڵانەسە کە بووەتە باعث ئەوە کە ئەو خۆڵبارینە بە شدەتێکی زۆرترە لەو ناوچانە خۆی نیشان بە دیارە ئەو قدرەت باشە کە تا چه ئەنازای ئەو زەڕاتە ئەو خۆڵەت بەرزەکاتە و عامڵێکە کە حتا ئەو بەرزەی کێوەکان زاگرۆسیش ئیسە ناتوانن بەرگریکەن یانە هێزی باکە کە لە سەرچاوەکە و تێت جەنگەڵێک نییە و هەر سرعەت و خێراییەکەی بەرەو بانترەچێ ارتفاعی ئەو خۆڵە بەرەو ژوورە بات ئەوەسە کە کێوەکانیش ناتوانن بەرگری لەو خۆڵە بکەن. لە ڕۆژهەڵاتەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئەو خۆڵبارینەتێت تقریبەن وەرزەکانی دیارە لە یەکەم ڕۆژەکانی بەهارە و بەشێکی زۆر لە عێراق سووریە لوبنان و ئوردون بەهۆی ئەو باوەرزیگەرە و ئەو بای فەسڵیگەرە و کە سەرچاواگرێت و هەم لە بەشی ئافریقا و تێت کە لە دەریای مەدیترانێشەوە هەڵەکات بەشێکی هەرە زۆری ئەو با کە تێت خۆڵە بەشی بەر کوردستانەکەوێ هەروەها وەرزی تر لە باکان کە ئەم جارە بەس لە مەدیترانە و فقط تێت و جنوبی ئیسرائیل لەگرێت
بازم ئەو باشە خۆی ئەتوانێت بگەنێتە جنوبی عێراق ئەو شوێنە کە زۆرترین بیاوانیاتە و جریان با دوبارە ئەتوانێت هەڵی کێشێت بیتێرێتەوە بەرەو هەم جنوبی ئێران هەم بەشە ڕۆژاوایەکەی کە ئەبێتە بەشی کوردستانیش. تەسیراتێکە ئەم خۆڵبارینە هەیەی تەسیراتەکەی ئەتوانین لەسەر مەحسوڵاتی زراعی داینین نابودی لە ناوچوونی کشاوەرزیە، دوای ئەوە ئافاتێکی گیایی و نەخۆشینگەرێکی گیایی ئەتوانێت سەر هەڵبات لە بار عامڵ ئینسانیە و ئەتوانێت تەسادفگەر جادەی و تەسادفی ماشینەکان ئەوانە بواتە سەرە و دیارە ئەگەر بەشی ئابووری بێت بە فەرز وەکو تەیارە ئەوەسە فرودگاکان کاریان لەنگەکات یان کار تەحتیلیانەکات، دوایەوە ئالودگی و پیساییگە کە لە ژینگە بە تایبەت لە ئاوە دروستیەکە لەسەر سینگەر بەرقە دانیشێەوە بەرقڕسانی قەتەکات، یانی بەرقڕسانی تووشی خەلەل و مشکلاتکات. ئەوە لەو زەرەرگەرەسە کە خۆڵبارین هەیەی، بەڵام بەشی ئەسڵی کە تاو جێگەیە بە بەرنامەی ئێمە هەڵەگەڕێتەوە بەشی سلامەتی و تەندروستیەکەیە. ئەو کاتانەی کە خۆڵبارین دەست پێکات ئەبینین زۆرترین تەختەکانی خەستەخانەکان لەبێ ئەو کەسانە هەم کە نەخۆشینگەر دێرخایەنی هەناسەیان هەیە، نەخۆشینگەری وەکو ئاسمیان هەیە، ئەوانە زۆرترین بەرکەوتوانن کە زۆرترین مراجعیشیان هەیە بە خەستەخانەکان و زۆرتر لە معرزی خەتەرە هەن. جیا لەوانیشە مناڵان بەهۆی ناسکی ئەو هێزگەر ئەو ئەندامگەر ناو لەشیانە کە سی و قوڕگ و ئەمانە ئەوانیش زۆرتر لە معرزی خەتەرن و هەروە بە ساڵاتچوان. ئەمانە ئەو کەسانن کە زۆرتر لە معرزی خەتەران. ئەوەشە لە کە نیشانمانداوە دیارە ماسک نەخشێکی ئەسڵیە بینێت، بەڵام ئەو ماسکە معمولیانە ماسکێک کە بە ناو ئنەوە و پەنجە ئەیناسین، ئەو ماسکە تقریبان چەند لایەز هەیەی مەسەڵەن فیلترێکی هەیە و ئەو هەواکە هەڵیەمژێ ئەو تەپوتۆزەکە لە ناو هەوا هەیە لەو سافیە ناتوانێت عبورکات و لەو سافیە ئەگیرگێت. بیانێ ماسکەر معمولی ناتوانێت کارایکی لەسەر بەرگریکە لەو خۆڵبارینە کە هەیە. بۆ هۆکارەکانی من زیاتر لەسەر هۆکارەکانی خۆڵبارین ناچم، دیارەوەی تر بەشی خۆیە زەوین شناسی ومانە بەس هۆکارەکانی ئەتوانێت تەبیعی بێ. هەروەوتم ئەو سەحراگەرە کە هەیە سەحرایەکی گەورە لە ئافریقا هەیە کە ساڵان ساڵ قەڕنگەرە ئەوە سەرچاوی تۆز بووگە، بەڵام بیابانزاییگەرێک کە سەدگەرە دروست بووگە بە تایبەت لە ناوەی ئێرانە لە تورکیە کە سەدگەری لە منتەقەی کوردستانە بەسەر دیجلە و فەرادە دروستی کردووەکە و ئاوە نایت بەرەو سووریە و بەرەو عێراق وەکو پێشتر کشاوەرزی لەو شوێنگەر بەرەو نابودیە چێوە زەوینەکان بەرەو باێربوون و ئەوەیە کەچن بە باەکی ئەواشە خۆڵ هەڵەسێتە و ئەوە یەکی لە عاملیە. عامڵێک تریشکە هەیە تەغیراتێکە و ئەو ئاڵ و گۆڕەسە لە خاکە هەیە. دیارە لەو ناوچانە کە هێشتا کشاوەرزی بە شێوەی سنەتی و بە شێوەگەر قەدیمی بەڕێوە ئەچێت، خاک بەرەو ئەو خاکە بەرەو بیاوان چوون ئەچێت. ئەوە پێشتر لە چینە هاتنە سەر ئەو قەناعەتە کە ئەو شێوەگەر قەیمی و سنەتیە کە بۆ کشاوەرزی بەکارێبن، ئەوە بۆ کشاوەرزیکی مکانیزە ئەمڕۆ تەوسیات دەرگێکە بۆ ئەوەی کە خاک زووتر لە ناو نەچێت و نەبێ بە بیاوان. دیارە ئینسانیش خۆی نەخشی هەیە، ئینسان ئەوەی کە لە بەشی سەرەوە لە بەشە دەوڵەتیەکان و کاربەدەستەکان بە سەدسازی و سەد دروستکردن و بە بیاوانکردن و بە ئەوانەی کە هەنە ناو سەنعەتی چێوە جەنگەڵەکان لە ناو ئەبەن، یا ئەوەی کە ئینسانێکە هەر لە زەوین
باشی زراعەتە کە ئەو سەنگەرە تا چه ئەنازەی لە ناو خاکە بۆ کشاوەرزی ئەپشگێت کە ئەتانێت ئەوانە هۆکار بن بۆ لە ناوچوونی خاک و ئەو خۆڵبارینە. بەڵام ئەوەی کە چی ئەتوانین بکەین بۆ کاتێکە خۆڵ ئەبارێ بۆ تەندروستی، هەروە کە ئشارەمان کرد زۆرترین بەشێک کە بەر عوارزی خۆڵبارینەکەون ئەو کەسان کە نەخۆشینگەر هەناسەیان هەیە، بە تایبەت کەسانی کە نەخۆشینی ئاسمیان هەیە. باشتر وایە ئەگەر زانیان کە خۆڵبارین دەست پێکات یا دەستی پێ کردووە سپرەی استفادەکەن لەو سپرەیگەرە کە حاڵەتی دەرمانی هەیە، دیارە چەند جۆر سپرەی استفادەکەن، سپرەیەکی کە لە حاڵەتی خێرا و فریاکەوتنە لەوە هەناسەتونی ئەوە نابەس ئەو سپرەیەکتر کە هەڵی مژن کە بۆ دەرمان بەکاری تێرن، ئەوە ئەتوانێت کە ئەو سەردەمە کە خۆڵەکە دەسی پێکرد ئەو عوارزیە کەم و کاتەوە. لە ماڵەوەمانەوە خۆی ئەتوانێت لە مەعرەزی ئەوەی کە بین کە ئەو خۆڵە لە مستەقیم تووشی بین و ئەوە خۆی دەورە بینێت کە بمێنەوە. لەو کاتی خۆڵبارینە کێشانی سگار و قلیانیش ئەکیدەن بە قەدەغە ێزانن، چونکە عوارزێکی خراپ و باری منفی هەیە لەسەریە. و بۆ ئەوەی کە ئەو خۆڵبارینە چەند ڕۆژ درێژەی هەیە، دیارە ئینسان مجبورە هەناسە کێشێەوە، بۆ هەناسێشە هەر لەو خۆڵ و شاید ئالوودگی و میکروب و ئەوانیشێت تێبێ هەڵمژێ خواردنی شیر، ماس، سەوزی و مێوەش بۆ ئەوەی کە ئەگەر سەمێک هەڵمژاوە ئەو سەمە زوو دەفکرێ لە بەدەنە، ئەوانش تەوسیاگرگێ. لە تەوسیەگەرێکی ترکە ئەتوانین بکەین بە تایبەت بۆ کەسانی کە نەخۆشینی دڵ یان نەخۆشینی هەناسە و ئاسم و ئەمانیانە هەیە، دیارە چەند ڕۆژ خاینێ ئەو خۆڵبارینە دوای ئەو خۆڵبارینە تەواوە بێت. بەڵام ئاسەوارەکانی ئەمێنێ، ئاسەوارەکانی هەم لە ناو ماڵە لەسەر کەلوپەلەکانە، هەم لە پشتی پەنجەرە و لە پشتی شوشەکانە ئەمێنێتەوە. ئەوەیە دوای خۆڵبارین تەوسیا کردێ ئەو کەسانی کە نەخۆشی هەناسیان هەیە لە ماڵەکانە حتمما بە پاک و خاوێنی ئەو کەلوپەل و پشتی پەنجەرە و درگا و پەنجەرەکان ئەو تەپوتۆزە کە ماوە ئەوانە پاکۆکەنەوە، چونکە ئەمجارە بە بچکترین باەکی مەحەلی کە لەو شوێنە تێدا و باەکی لۆکاڵی ئەو منتەقە هەرو تۆزە دیسانەوە عامڵێکە کە بۆ ئەوەی کە ئەو کەسێک کە تووشی نەخۆشینی ئاسمە دیسانەوە تووشی حەمەڵاتی تەنەفوسی بێتەوە. بەشێک کە وەکو آخر بەش من گەرەکمە ئشارەی پێکەم، دیارە سڵامەتی و تەندروستی لە محیتی کار و تەندروستی کارە. بازێ لە کارگەر واقعاً کە ئەبێ تەحتیڵ بکرگن تەحتیڵ ناکرگن، یانێ ئەگەر سیستمێکی دروست بێت لە کاتی خۆڵبارینە، چلۆن مەدرسەکان داخن ئەڵێن ئەمڕۆمێنەوە ئەبێ بازێ لە کارەکانیش دابخرێن. بەڵام بەداخەوەیتر چرخەی ژیان وایە یا بازاڕی سەرمایە وایە کە ئەو کارێک تەحتیل ناکات بۆ کاریگەر. لە زەمینەی تەندروستی و بێداشتی کارە چەند مورد هەیە. یەکێکی ئەوەی کە کرێکارانی شارەداریەکانە ئەو زەحمەت کێشانن کە کوچە و کۆڵان و خیابان و شەقامەکان پاک و خاوێنەکەنەوە، ئەوان کە تەحتیلیان نییە لە خۆڵبارین یا لە شەرایەتێکی وە، باشتر وایە کە حتمەنە لە ماسک استفادەکەن و ماسکەکەش ئەبێ ماسکێ بێ کە ئەو خۆڵە تەسویە بکات، یعنی بەر بە خۆڵەکە بگرێت کە کاتێک هەناسای کێشن ئەو خۆڵە نەچێتە ناو سیەکانیان نەچێتە ناو دەستگای هەناسەیانە.
بۆ ئەو زەحمەت کشگر شارەداریە فقط دیارە خۆیان نین ئەو کەسانەی کە شۆفێرن لەو ڕۆژانە شۆفێرن و چۆن لە وەختی شۆفێریە ئەو خۆڵبارینە ئەو دیدە کەمە بێتەوە و ئەم کرێکاران شارەداریشە کارەکانیان لە ناو خیابان و پیادەڕۆ و ئەمانەسە ئەبێ احتیاتی لازم کەن کە ئەوان لەوەی کە لە وەختی شۆفێریە دید کەمە بوو بەسە و ئەو کرێکارانە تووشی حادسە نەکردن. لە بەشەکانی تریشە دیارە زەحمەت کشگەرێکی تریش هەن کە بۆ کاریان پێویستیان بە هەناسەیەکی زۆرە زۆرترینێ و زەحمەت کشگەر ناو بازاڕەکانە هەن بازاڕەکان بەهۆی ئەوەی کە شوێنگەرێکی باریکە ڕێگەرێکی تەنە بۆ جێبەجێکردنی بارە تەنگیەکە وایە کە حتا لە چوار چرخش ناتوانن استفادەکەن وە ئەو زەحمەت کشگەرە مەجبورن ئەو ئەشیا و کەلوپەلە بە کۆڵ و بەشان و مل جێبەجێ بکەن. ئەوانیش ئەبێت لەو ڕۆژانە زۆر ئاگاداری خۆیان بن. دیارە بەکارهێنانی ماسک کەمی سەختە مشکلاتی خۆی هەیە، بەڵام باشتر وایە ئەگەر ئەزێژێ و ناو بازاڕە و خۆڵ نییە ناوانە لە وەختی خۆڵبارینە لە بچکترین شوێنی کە ئەو خۆڵە ئەو بابێت ئەو خۆڵ و خۆڵبارینە هەیە ئەوانیش حتممە ئەبێ ئەو مەواردە بەتایبەت ئەوەی کە کارەکەیان زۆر سەختە هەناسەی زۆری لێدەن و هەوایکی زیاتر لە وەختی حمڵی ئەو بارە ئەکێشنەوە ئەوانیشە ئەبێ ئاگایان لە خۆیان بێت و ماسک بەکار بێرن. کرێکارانی ساختمان و بیناسازیە دیارە کرێکارانی بیناسازی هەر لە مێژ ئەوەی کە خاکیانەدا بە ئێڵەکە بەخاتر ئەو تەپ و تۆزە بە دەستماڵێکە پێشتر دنیانەکرد هەر ئەو شێوەگەرە ڕعایەتکەن بە تایبەت ئەوانیانە کە لە ارتفاعگەرێکی سەرترە و لە بیناگەرێکی سەرترە و کارەکەن زیاتر و زۆرتر هانە معرەزی ئەو هەڵمژینی ئەو خۆڵ و خاکە کە ئەوانیش تەنیا ڕێگەی ئەوەسە کە ماسک بەکاربێنن و دیارە ئەبێ سەعات کارەکانیشیان کەمەوە کردێتەوە یا بار کارەکانیان لەو ڕۆژانە کەمەوە کردێتەوە. کرێکارانێکی تریش کە هانە بەشی ئیزۆگامە چۆن کارەکان جۆرێکە بە گاز سەرکاریانەس هەم بۆ خەتەراتی ئەوەی کە احتماڵی تەقینەوەی گازەکە بۆ هەواکە کەمە ئەو شوێنە بۆ کرێکارانی ئیزۆگام تەوسیا کردێ بە شێوەیەکی 100% ئەو کارخۆیانە لەو ڕۆژانە بەخاتر سلامەتی و حەزیانی خۆیان تحتیڵکەن. یەکێکی تریش لەو کارە سەختانەی کە هەیەوە هەناسەی زۆری گەرەک و کارێکی سەختە کۆڵبەریە. دیارە کۆڵبەری ئەوەی کە چە لە شوێنێکی بەرزە بێت بەرسەر شاخ و داخەکانە کە ئەڕۆنکە میزانی ئۆکسیژنی هەوا کەمە چه ئەوەی کە بەهۆی ئەوەی کە کارەکە کارێکی سەختە هەناسەدانێکی زۆری و کارێکی سەختی شاخی بەدەنیە کۆڵبەریش ئەبێت لەو ڕۆژانە بەخاتر حفزگیان و ئینسانەکە خەریکی کۆڵبەریە بەخاتر حفزگیان خۆی ئەو کارە نەکات تا خۆڵبارینەکە تەواوە بێت. ئەوە ئەو مەواردانە بوو کە ئێمە پێشکەشی ئێوە عزیزانمان کرد. دیارە لە وەرزی بەهارە خۆبارین دەستی پێکردگەسەوە دیسانەوە بەهۆی ئەو باوەرزیگەرە ئەو خۆڵبارینە تێت هەیە چەند جارێتیش احتمالی هەیە بێت. دوومین شتیش بۆ دەلیلگەرە کە وتمان شاید بە ئەم 20 ساڵ و 30 ساڵ و 40 ساڵی ئاەن داهاتوو بەهۆی ئەو تەخریب جەنگەڵ و بیابان ئەو بیاوانگەرە کە دروست ئەوێت و ئەو سەد سازیگەرە ئێمە ئەوە نبینی کە بەناو خۆڵبارین نمێنێ. خۆڵبارین هەیە ئەمێنێت تاو جێگەشە بە ئینسانەکان هەڵەگەڕێتەوە هەر کەسێک لە شوێنی خۆی هەڵبات فەزایکی سۆز دارکاری جەنگەڵەکان لە ناو نەبین دارەکان نشکنین ئەوانە خۆی هۆکارێکە کە ئەتوانێت ئەوارزی ئەو خۆڵبارینە کەم و کاتەوە. خۆشەویستان ئێمە گەینە کۆتایی بەرنامەکانمان. هیوادارم ئەم بەرنامە بەدڵتان بوێ.
تا کات و ساتێکی تا بەرنامەی داهاتوو کە ئەیگەین و خزمەتان ژیانێکی پڕ لە سڵامەتیتان بۆ ئاواتە خوازم.